بۆ زیاتر زیندووکردنەوەی دابوو نەریت و ناساندنی کللتور و شارستانێتی کوردەواری گوندی قەڵبەزەی ناوچەی شارەزور بوو بە شوێنی یەکەم فستیڤاڵی ئەم ساڵی عەشیرەتی گەڵاڵی کە یەکێکە لە عەشیرەتە دێرینەکانی سنووری شارەزور و خاوەنی دابوو نەریت و کللتوری خۆیانن. وەڵا ئێمەش وەکو عەشیرەتەکانی تر وەکو گەلانی تر حەزمان کرد ئەم بیستیڤاڵە بکەین و کۆبوونەوەی بکەین لەناو عەشیرەتەکە و هەمووانانی گەورەکان هەموو یەکە ناسێ بەس بچووکانمان یەک ناناسن و مناڵەکانمان یەک ناناسن بە بۆنەی یەکبوون و یەکگرتن و تێکەڵبوون و خۆشەویستی عەشیرەتەکەمان ئەم بیستیڤاڵەمان ساز کردو. ئەستامەش لە هەولێر ڕاهاتینەوە بێرە و لەوەی خەچی یەکدی هەمووی ناسینی شارەزور و ئەم دێگایەکانی و لە ئێران و لە تورکیا هاتیوە و لە هەولێر هاتووە لە مووسڵ ڕاهاتووە لە مەخموور ڕاهاتووە و لەو جێگانە لە هەمووی هاتووە هەموو هاتینەوە لێرە کۆبوونەوەیەکی ئەوەمان کردووە لێک ناساندنی خەرک هەمووی یەکدی ئیشاڵڵا لەوە دو ساڵی داهاتووش گەورەتر بیت. باخی ئەم فستیڤاڵە ئەوەیە کە هەموو تیرەکانی گەڵاڵی لە یەک نزیک بێتەوە بە تایبەتی ئەم نەوە نوێیە یەکتری بناسن ئامانجی سەرەکیشی ئەوە بۆ کە پیشانانی عادەت و تەقالیدی کوردی کەلتوری کوردی و بە تایبەتی گەڵاڵی بە گەنجان بناسێن. لەو فستیڤاڵەدا کە باڤڵ تاڵەبانی و ژمارەیەکی زۆر لە کەسایەتی و سەرۆکهۆز و نووسەران و چین و توێژەکانی شارەزور ئامادەبوون چەند وتارێک خوێنرانەوە لە وتارەکاندا باز لە مێژووی عەشیرەتی گڵاڵی و کللتور و دابوو نەریتەکانی ناوچەکە کرا بە درێژایی شۆڕشەکان و قۆناغەکانی مێژووی خەباتی گەلەکەمانیش عەشیرەت و خەڵکی ناوچەکە ڕۆڵی بەرچاویان هەبووە. لە بەشێکی تری فستیڤاڵەکەدا چەند پارچە شیعرێک و گۆرانی و مۆزیک پێشکەشکران دواتریش بۆ نیشاندانی یەکێک لە کولتورە جوانەکانی کورد نمایشێکی ئەسپسواری پێشکەشکرا. عەشیرەتی گڵاڵی یەکێکە لەو عەشیرەتانەی مێژوویەکی دێرینیان لە هەرێمی کوردستان هەیە کە لە چەندین هۆز و تیرەی جاجا پێک هاتوون لە چەندین شوێنی هەرێمی کوردستان و وڵاتانی دەوروبەر بوونیان هەیە. وەک ئەندامانی ئەو عەشیرەتە باسی لێوە دەکەن ئاماج لە ڕێخستنی فستیڤاڵەکە بۆ زیاتر بەهێزبوونی پەیوەندی کۆمەڵایەتی و لێک نزیک بوونەوەی هۆزەکان و خستنە ڕووی دابوو نەریتی کوردەواری و زیندوو هێشتنەوەی ئەو کولتورە جوانانەی گەلەکەمانە. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، قەزای شارەزور.